ئەمڕۆ دەنگدانی تایبەت بۆ بژاردننیە جومەنی پارێزگاکان بەڕێوەچوو بۆ مەبەستە بەڕێز هاوار محەممەد گوتێبێژی بەشی بژاردننی پارتی لەگەڵمان میوانە کاگاوار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز پرۆسەکە چۆن بەڕێوەچوو ڕێژی بەشداریکردنەکە لە ئاستی چاوەڕوانی ئێوەدا بوو؟ بەڵێ سلااو لە ئێوە لە تەواوی بینەرانەی کوردستان 24 بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن پرۆسەیەەکە بە شێوەیەکی باش بەڕێوەچوو ئەمە لە کاتێکدا دەڵێن کە بێگومان کەم و کوڕی زۆریش هەبوو بەڵام هیوادارین ئەو کەم و کوڕیانەی کە ئەنجامیان کە بەرجەستە کران ئەمڕۆ کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان کاری جدیان لەسەر بکە بۆ ئەوی لە ڕۆژی دەنگدانی گشتی ئەمە دووبارە نەبێتەوە چونکە ئەگەر دووبارە بێتەوە لەوانەیە پرۆسەکە زۆر بە شێوەیەکی خراپ لەکەدار بکات. شکم پێت ئەوەرەوە بە حەسبکەم ڕەنگەش بووی پۆرتی کۆچەوە بۆ ئەوەرەوە گرنگە مۆفۆنە بێتە ڤەگەڕاندش بووی پۆرتی جۆسا گرنگ بێت پرۆسە لێ دەرێ ئاسایی بۆشی پڕێڤەچوو بێت ئەوە دیتی تایبەتیش جاف دەرێن پۆرتی لێ دەرێ دیفۆندۆتەین وانە ئینۆین و تایبەتیژی سەر ئامیرەی شکی پرزگری کۆمازن بەری نوکەژیمە بە حەس کرد وانە چ گوتیە الکەمپۆن وش بووی vê meselê hîndê çi bikin mafê xelkî ev ê çûyî taybetî jî girêdayî amîran ev pirzgirêkî heye çût beravê da çûyan jî hewlek de hebit gel komisyon ئێمە بەنسبەت پرۆسەکە بە شێوەیەکی گشتی لە حەسەن شام بنکەیەکی دەنگدان کە هی ئاوارەکان بوو نزیکەی 500 کەس مافی دەنگدانی هەبوو لەوێندەرێ هەمویان بێبەش بوون چکە بەهۆی ئەوەی کە تەواوی ئامێرەکان ئیشیان نەکردون ئەو 500 دەنگدەرە نەیانتوانی دەنگ بدەن و لە زۆربەی بنکەکانی نینەوە و هەولێر و کەمپەکانی دیبەگە و مەخمور ئەوانەش خەڵکێکی زۆر هەبوو کە مافی دەنگدانیان هەبوو بەڵام ناویان لە ناو داتاکانی کۆمسیۆندا نەبوو کە بێبەش کران بەهۆیەوە ئەمە کاری جدیمان لەسەر ئەو بابەتە کردیا بە نووسراوی فەرمی کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان هەم لە ئۆفیسەکانی هەرێمی کوردستان و لە نینەوە و لە کەرکک و لە سەر ئاستی مەکتەبی وەتەنیش ئێمە ئەگەدارمان کردوونەتەوە کە دەبێت چارەسەری ئەم بابەتە بکرێت چونکە بە پێی دەستوری عێراق هەموو دەنگدەرێک کە یاسا مافی پێدابێتن دەبێت بتوانێت بەشداری لە پرۆسی دەنگدان بکات و گزارش لە دەنگەکەی خۆی بکە ئەمە کاری جدیمان لەسەر کردووە و ئەمڕۆ لە ڕێگەی مەکتەبی وەتەنی کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراقیش ئەمە کارمان لەسەر کردووە بۆ ئەوی ئەو بەتایبەتی ئەو 500 دەنگدەرێکە لە حەسەن شام بێبەش بوون ئەوانە لە زمنی دەنگدەرانی گشتی جێگەیان بکرێتەوە مافی ئەویان هەبێت بەشداری تێدا بکەن. باش کاگەوار وەکو پارتی لە دیالە و کەرکک و نینەوە بەگشتی مناوچەکان دۆختان چۆنە؟ ئەگەر مەبەست لەوە بیکە ژمارە ئەو دەنگانێک کە بەدەستمان هێناوە ئێمە پارتی دیموکراتی کوردستان حزبێکی ئینتیخابینە و ئامادەکاری زۆر باشمان بۆی کردبوو و پێگەشتمان لە زۆربەی هەرە زۆری ئەو حزبانەی کە بەشدارن لە پرۆسی دەنگدان زۆر بەهێزترە و هەموو دەنگدەرانی خۆمان و دۆست و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان دڵنیا دەکەینەوە کە حزبەکەیان پێگەیەکی زۆر باشی بەدەست هێناوە و ڕێژەی دەنگدان لە بەرژەوەندیەکانی کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەک بە بەڵام ئێمە نامانەوێت هاوشەوەی خەڵکانێک کە دەهۆڵ دەکوتن لە میدیاکانی لەسەر ئەوە تۆ هیچ ژمارە و داتایەکە نەوت لایەن هەیە بە ژمارە و داتا بڵاو یەکاتەوە کە دەنگی بەدەستێناوە یەکەم بۆ لەم ناوچەیە لەم بنکەیە لەم وێزگەیە ئەوە تاچەندروستە کاتێکە بەشێک لە سندوقەکان نەگەڕاونەوە ئەوە بەپێی ئەو یاسا و ئەو ڕێکار و ڕێنمایانێک کە کۆمسیۆن هەیەی ئەوە بە مخالەفێ دادەنرێت و حەقواشە کە ئەم میدیا و ئەو خەڵکانێک کە لەسەر ئەم بابەتە قسە دەکەن دەبێت سزا بدرێن بە پێی یاساکانی کە بەرکارە لە زمنی یاسای هەڵبژارنەکانی عێراقی. تەبەحسەوەندی کرد وە ئاگادارکەینە کۆمسیۆن بەرسەوەوانۆ چ بێت چ پشت ڕاستیەک هەیە دەنگدانە گشتی دو ئەف پرزگرێکە نەبێت یانجا حتا دەنگێن وانە بۆ نمونە جهەکینە جهەکێ دینە هەڵ بن نە پێم وانێ ئەوە دووبارە ببیتەوە بە شێ بەڵام بەشێک لەو خەڵکانێک کە ئەوانەی کە دەنگ ناویان هەبوو بە حساب بەڵام پەنجەمۆریان نەخوێندراوە یاخۆت ئەوانەی کە کێشەیەک لە کێشەکانەوە بووە ڕێگری لەوەی کە دەنگەکانی خۆیان بدەن ئێمە بەدواداچوونیان بۆ دەکەین بەڵام تا ئێستا وەڵامێکی فەرمیمان لە کۆمسیۆن وەرنەگرێتەوە بەڵێ بێگومان مەسەلە سەرپێچیە پارتی لوان بنگێن و هین لێبینە
جاره داتا ناینه بحث کردن بله سرپیچی هاتینه تو مار کردن داتا اکل دفعه هیا بله چه جایی کی زیرا تر سرپیچی لکرکوک نوێنەرانی ئێمە لە کەرکوب 4 سکاڵایان تەقدیم کردیە بە حکمی ئەوەی کە سەرپێچیان بینیە ئێمە چاوەڕێ ئەوەین کە کۆمسیۆن لە ڕۆژانی داهاتوو لە دوای پرۆسی هەڵبژاردنەکان کاری جدی لەسەر بکات و لێکۆڵینەوەی تەواو لەم سکاڵایانە بکات. بەڵێ بەڕێز هاوار محەممەد گوتەبێژی بەشی هەڵبژاردننی پارتی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕستان خوش سپاس هەر بژی.